گەڕەکی برادۆستە لە سەنتەری قەزای سیدەکان. تاکو ئێستا ئەم گەڕەکە کووچە و کۆڵانەکانیان قێڕتاو نەکراوە. ئەمانە دیمەنی بەشێک لەو گەڕەکەن کە دانیشتوانەکەی لە وەرزی هاوین و زستان بەدەستیەوە گرفتارن. ئەو زادە خۆش بکەن زبان و خاوێن بە خوددایەوەنی ئەل ئارەزە پیرە زەمانە وێرم نەوزە بێمەبەری لە بە قوڕی لە بە بێستەروبەری لە بە هەمە هاوە بە خوددا تێت قورتێتە ئێرە لە ناوەندی سنتەری قەزاشی یعنی لە خوارەمە گەڕەکی برادۆستەوە شەرمە گەڕێکی برادۆستە بەڵام لە خوارەمە و گەڕەکەکە هەموو تەواو بووینەوە تەنها گەڕێکی برادۆستی سەرومایە. ئەگەر زستانە هەر پیسێک باران بهەیە و عزمان لە هەندە شوتنیا ئێرا بیتە قوڕ و لێسەرێک نتوانین هە بجولێ نتوانین بڕۆین لە ناقۆڕێتی حاسێبی و عزمان لە هەندە شوتنیا داواکاریمان لە حکوومەتی ئەوەیە هاروکاریە چێمان بکەن. ئەگەر هەر قیڕش نەکەن هەر قیتێک ئەوەن لۆتێکن خیزمی زیتێکن بابەس قوڕەکە لا ببێ. داواکاری دانیشتوانی سەنتەری قەزای سیدەکان دەگەێنینە سەرۆکایەتی شارەوانی سیدەکان. دەپرسین کەی دانیشتوانی گەڕەکی برادۆست ئەم خزمەتگوزاریە سەرەتاییان بۆ جێبەجێ دەکرێت. بەنسبەت گەڕەکی برادۆست ساڵی ڕابردوو بە گوژمەی 350 ملیۆن هەم ئاوەڕۆ و قرتاوکردنی بۆ کراوە بە شەشی زۆری چاکراوە نزیک 8,000 مەتر مربع قرتاوکردن بۆ گەڕکی برادۆست کراوە بە شەشی کەم لە بڵێن کۆڵانێک لە گەڕکی برادۆست ماوە. سەنتەری قەزای سیدەکان لە 7 گەڕەک پێک هاتووە. تا ئێستا بەشێک لەو گەڕەکانە کووچە و کۆڵانەکانیان قێڕتاو نەکراوە. مەزرای گشتی ماڵانیش لەم قەزایە تاکو ئێستا بوونی نییە. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.